چون مازە چەند ئەوەی خستخانەی عیلاج وشتم وەرگرت هیچ ئیستیفادەی نەبوو. وەڵا دوایە خوا ڕەحمی کردەوە خستخانەیان لە دابین کردین. خستەخانەی مهرەبانەیە بەردەوام بی ئینشاءڵڵا لە چاکە و پیاوەتی و خیر و حەسەناتی ئەمانەتی خوا و پێغەمبەران بی خوایە. عەمالیاتەکە منە ئەوە بوو زەردا بوو ئەلحەمدوللا زۆر باشم لە خۆی باشتر نابی. پێش ئەمەلیاتی زۆر بە عەزاب بوو بە گریان هاتمە بە دووچای بە پرمێسک هاتیمە دەم بوو لە ڕای خوا بەس عیلاجەکەم لێ بکەن. ئەرێ وەڵا ئەلحەمدوللا ئێستا زۆر باشم لە خوای بەزیاد بی. کاک دکتۆر سەلامەت بی ئینشاءڵڵا بەردەوام بی ئینشاءڵڵا لە کار و کاسبی و چاکە و پیاوەتی ئینشاءڵڵا خێر و حەسەناتی یا ڕەبی خوایە ڕووکانین گوست پیبی هەمووتان بێ قەزا و بەرابن. خوایە زۆر مەمنونم لۆتان بە قوربانە هەمووتان هەرچی دەتانی لە خۆی ئەو پیاوەتی ئەو خێرە گەورەی بکە دەست درێژکە لە فەقیر و فەقەراتی لۆ ئەو جێیانە زۆر ئەمن لە ماری خۆ مەمنونیان دەمە خێریان دوعای خێریان لۆ دەکەم ئینشاءڵڵا چاویان لەو عالەمەی بیتن بە قوربان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی